میوانان و بەشدارانی عازیز، سڵاو و ڕێز، لەلایەن هەموو هاوڕێیانی کۆمەڵەوە پڕ بەدڵ بە خێراتتان دەکەم و سپاستان دەکەم کە لەم کۆڕی ماتەمینەدا لەگەڵمانن. زۆر بەداخەوە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 25 پۆشبەڕی 1403 هەتاوی بەرامبەر بە 15 جوولای 2024 زاینی دڵی هاوڕێی عازیزمان کاک ڕەحیمی مەلکی لە لێدان کەوت و بۆ هەمیشە بەجێ هێشتین. ئەمڕۆ لەم ڕێوڕەسمەدا ڕێز دەگرین لە زیاتر لە 40 ساڵ خەباتی بێوچانی کاک ڕەحیم. سەرەتای ڕێوڕەسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەست پێ دەکەین و بەڕاگرتنی دەقیقەیەک بێدەنگی ڕێز دەگرین لە یادی هاوڕێ ڕەحیمی عازیز و هەموو گیانبەختکردوانی ڕێبازی ڕزگاری ئینسانەکان. بێدەنگیەکەمان بە سرودێک دەشکێنین. دواتر هاوڕێ کەریمی ئەحمەدی یەکێک لە هاوڕێیانی دیرینی کاک ڕەحیم وتەیەک پێشکەش دەکات. دواتر پەیامی جگەرگۆشەکانی کاک ڕەحیم لەلایەن ئالیهاندرا دەخێندرێتەوە. لە ئیدامەی بەرنامەکەدا بۆ ماوەی 3 تا 4 دەقیقە کات تەرخان دەکرێت بۆ ئەو ئازیزانەی کە بیرەوەریان لە کاک ڕەحیم هەیە. کاکاوەی ئەحمەدی ناسراو بە ژاکاو کورتە شێعرێک دەخێنێتەوە. ئێستاش ڕێوڕەسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەست پێ دەکەین. بەڕاگرتنی دەقیقەیەک بێدەنگی ڕێز دەگرین لە یادی عازیزی هاوڕێ ڕەحیم و هەموو گیانبەختکردوانی ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران. بەڕێزە گیانبازیتان لە پێناوی ڕزگاری لە مەینەتباریە. بەڕێزە گیانبازیتان لەم ڕێبازە خۆی بەڕێزە ڕزگاریە. ڕزگاری بەخشی ئینسان بۆ سوسیال
عزيز بو عزدي يا جاريا خميئة وتريقين خميئة وتوجموتين خميئة وتنقو هزبو بوكشي بردين بري بياني آزادي دلان همولان كي شادي يا تندكين لبر بياني شادي آزادي يا تندكين لبر بياني شادي آزادي خمي مرقي ومان نايسر شاني كي وكان رمان مرقي بيبا كانتان زبوني سلكت كراني أشكر عزران فولاي بيرو باورتان إرادة بتوي إيوي باهمونوان بري بياني آزادي دلان همو لانكي شادي يا تندكين لبر بياني شادي آزادي يا تندكين لبر بياني شادي آزادي داوا لە هاوڕێ کەریمی ئەحمەدی دەکەین کە بێ وتەکەی خۆی پێشکەش بکات. فەرموون. میوانانی خۆشەویست، بەشداربوانی ئازیز، هاوڕێیانی حیزبی، بەخێر بێن سەرچاومان. خۆشحاڵین کە لەم کۆڕی ماتەمینەی ئەوڕۆدا بوونتان لێرە هێندێک لە خەم و کەسەری سەرشانی ئێمە بۆ لەدەستدانی یەکێک لە ئازیزترین و فیداکارترین کادرەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران سووک دەکات. ئەمڕۆ من بە درێژایی ژیانم یەکێک لە سەختترین و دژوارترین کارەکانم پێش پێردراوە، ئەویش قسەکردن لە یادی مەرجی ئینسانێکدا پڕاوپڕ لە ئێنەرژی، پڕاوپڕ لە وەفاداری بە ئامانجی، پڕاوپڕ لە خۆنەویستی و بە دەربەستبوون بۆ هەموو ئەو کەسانەی کە دوور و نزیک دەیان ناسی. هەر ئاوا سەرپێیی کە سیر دەکەم جێگای خاڵی کاگڕەحیم لەم ساڵوەنە من و هەموو هاوڕێیانم هەست پێ دەکەین. ئێرە جێگەی سابتی یەکێک لە کارزانترین هاوڕێیانی ئێمە بوو کە هەموو مەراسم و کۆڕ و کۆمەڵەکانی ئێمە بە دەست و پەنجەی ڕەنجینی ئەو فیلمبەرداری دەکراوە، بڵاو دەکرایەوە. بۆیە قورسترین و سەختترین ئەرک ئەوڕۆ کەوتۆتە سەرشانی من و لە یادی کەسێکدا قسە دەکەم کە ئەگەر ڕەوتی ژیان ئیجازەی دابا، مەرجی ناوادە ئیجازەی دابا، دەبوو بۆ ماوەیەکی دوور و درێژتر لەگەڵ ئێمە و لە پاڵ دەستی ئێمەدا بوایە. ئێمە دەزانین ڕەوتی ژیان وایە، ئێمە ڕۆژێک لەدایک بووین و ڕۆژێکیش ئەم ژیانە بەجێ دێڵین، بەڵام
بۆ ئێمەمانانی ئەو ڕەوتەی کە کاری سیاسی و حیزبی دەکەن لە دەستدانی هاوڕێیانێکی لەو چەشنە قورساییەکەی بە هەمان ئەندازە و زیاتر لەوەیە کە کەسێک لە بنەماڵەکەمان لەدەست بدەین. هۆکار زۆرە، تەنیا یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە ئەم هاوڕێیانەمان کە ئێمە ناوادە لە دەستیان دەدەین جوزوی گیانبازترین و فیداکارترین ئینسانەکان بوون و هەر کامەیان بەدەیان و سەدان جار گیانی خۆیان خستووەتە مەترسی لە پێناو هاوڕێکانی پاڵدەستیان و لە پێناو ئەو ڕێبازەی کە هەڵیان بژاردووە و کاریان بۆ کردووە. سەرەتای ئاشنایەتی من لەگەڵ کاک ڕەحیمی مەلەکی کە بە نازناوە خۆشەویستەکەی بەنجی خۆشەویست لە ناو ئێمەدا ناوی دەرکردبوو دەگەڕێتەوە بۆ ساڵی 1366 لە ناوچەی بۆکان. هەروە سەرپێیی کە چاو دەگێڕم ژمارەیەکی بەرچاو لەو هاوڕێیانە دەبینم کە ئەحیانەن لە منیش قەدیمیترن لە هاوڕێیەتی و هاوسەنگەربوون لەگەڵ کاک ڕەحیم. من و هەموو ئەو کەسانە ئەگەر بەدەیان سعات بیرەوەریەکان لە کاک ڕەحیم بجێڕینەوە هیچ کات تەواو نابێت. ئەو دەرس و ئەزمونەی کە کاک ڕەحیم لە ژیانی خۆیدا فێری هەموو ئێمەمانانی کرد بۆ ساڵانێکی دوور و درێژ دەبێتە سەرمەشقی ڕێگای ئێمە بۆ درێژەدان بەڕێبازی. من لە سەرەتای پێشمەرگایەتیمدا هەروەک هەموو کەسێکی تر بە دوای ئەوەدا دەگەڕام کە لەو شوێنەی کە لێی سازماندرا بووم لە ناوچەی بۆکان کەسانێک بدۆزمەوە بۆ ئەوەی کە لە ڕووی دەرس و ئەزمونەکانی ئەوانەوە، لە ڕووی خەلاقیەتەکانیانەوە، لە ڕووی لێزانیەکانیانەوە تۆزێک لە شارەزاییەکانم بە نسبەت کۆمەڵەوە بەرمەسەرێ چاوم بکرێتەوە و بەخۆم بڵێم بۆ پێشمەرگەی کۆمەڵم. دیارە ژمارەی ئەو کەسانە یەکجار زۆر بوون، بەڵام دەتوانم بڵێم یەکەم کەسەکانی کە لەگەڵی بوومە هاوڕێ و دڵی خۆم بۆ کردەوە و زۆر زوو توانیمان هەوێنی هاوڕێیەتی لە نێوانماندا بچێنین ئەو کوڕە چاو برۆڕەش و سمێڵ قەویە بوو کە هەموو لەحزەیەکی کە دەدی ئێحساست دەکرد کە ئێستا خۆی ئامادە کردووە بۆ ئەوی کە بچێت سەختترین مەئموریەتی تەشکیلاتی بەڕێوە بەرێت. لەو ڕۆژەوە هەتا ماوەیەکی کورت پێش مەرجی ناوادەی پەیوەندی من و کاک ڕەحیم دەتوانم بڵێم ئەگەر ڕۆژانە نەبوو بەڵکو هەفتانە بوو. قسەکردن لەگەڵ کاک ڕەحیم گوێ لێگرتنی بەڕاستی جێگای فێربوون بوو. بۆ من زۆر تایبەتی بوو و هەر کات لەگەڵی قسەم دەکرد لە هەر بوارێکدا شەخسی تەشکیلاتی سیاسی هەستم بە حەسانەوەیەکی گەلێک گەورە لە وجودی خۆمدا دەکرد و هەمیشە پێم وا بوو کە بارێکی گەورەی لەسەر شانم سوک کردووە. ئەوە تەنیا بۆ من وانە بوو، تەنیا بۆ ئەو هاوڕێیانەی کە ڕاستەوخۆ لەگەڵی کاری تەشکیلاتیان دەکرد وانە بوو، بەڵکو بۆ هەموو ئەو کەسانە وا بوو کە بۆ لەحزەیەکیش کاک ڕەحیمیان دیتووە و لەگەڵی کەوتونەتە قسەکردن. کاک ڕەحیم هەروەکو لە ژیان نامەکەشیدا دواتر گوێگری دەبن لە دایکبووی ساڵی 1959 لە گەڕێکی میراوای شاری بۆکان بوو.
کاگڕەحیم دەورەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری بۆکان تەواو کرد و ئەوە تەقریبەن هاوکات بوو لەگەڵ ڕاپەڕینی خەڵکی ئێران لە دژی ڕژیمی پاشایەتی. کاگڕەحیم هەر لە سەرەتای نەوجەوانیەوە هەروەک خۆی لە بیرەوەریەکانی ژیانیدا دەڵێ گەلێک پرسیار هەبوو مێشکی وروژاند بوو و گەلێک پرسیار هەبوو تا ئەو کاتیش وڵامەکەی وەرنەگرت بووەوە و بەدوای وڵامی ئەو پرسیارانەدا دەگەڕا. بۆ چونکە کاگڕەحیم کوڕی بنەماڵەیەکی هەژار بوو، کوڕی بنەماڵەیەک بوو کە جزوی ئەو خانەوادە هەژارانە بوون کە بە مانای واقعی وشە تامی تاڵی ژیانیان لەو کۆمەلگایەدا چێشت بوو. هەر لە سەرەتاکانی ساڵی 58ەوە لەگەڵ دروستبوونی جەمعیەتەکان لە شاری بۆکان کاگڕەحیم بۆ دۆزینەوەی ڕێرەوێک بۆ ئەوەی کە ببێتە یەکێک لە خەباتکارانی ئەو ڕێبازە پەیوەست دەبێ بە جەمعیەتەکانەوە و پەر ئەنێرژی کار دەکات و دواتریش سەرنجامی ئەم نەوعە لە کارکردنی ئەم هەوڵ و تێکۆشانەی پەیوەستی دەکات بە ریزەکانی کۆمەڵەوە. پەیوەستبوون بە ریزەکانی کۆمەڵە دەقیق دۆزینەوەی کلیلی ئەو دەرگایە بوو کە دەبوو کاگڕەحیم بەڕووی خۆی دابیکاتەوە و بڕوات ئەو جار نەک وڵامی پرسیارەکان وەربگرێتەوە بەڵکو بۆ خۆی بدێتە وڵام دەرەوەی پرسیاری بە سەدان و هەزاران ئینسانی دەستکورت و چینی هەژار لەو کۆمەلگایەدا بۆ دۆزینەوەی ڕێگای خەبات و مبارزە لە دژی نابەرابەری و زوڵم و بێعەداڵەتی کە باڵی بەسەر و کۆمەلگایەدا کێشا بوو. کاگڕەحیم لە درێژەی کار و هەڵسوڕانیدا لە ریزەکانی کۆمەڵە ساڵی 1362 لەو شەڕێکە پێی دەڵێن جەبهەی خوراسانە لە ئاوایی سەدرابادی ناوچەی بۆکان بریندار دەبێت. لەگەڵەوەی کە برینی قورس هەڵدەگرێت و دەستێکی تەقریبەن بە تەواوی لە کار دەکەوێت، ماوەیەک ئیسراحەتی پێدەدەن. لە هەموو دەورەی ژیان و هەڵسوڕانی کاگڕەحیمدا ئەوە تەنیا ئیسراحەت و تەنیا کاتێک بوو کە کاگڕەحیم ئیسراحەت بکات، ئیسراحەتێکی زۆرە ملی کە بەسەریدا سەپا بوو و پێیان ڕاگەیاند بوو کە دەبێت ئیسراحەت بکەیت تا چاک بیتەوە. بەڵام ئەوە خصڵەتی کاگڕەحیم نەبوو کە برینداربوون لە کار و لە هەڵسوڕان و لە هاوکاری لەگەڵ هاوڕێکانی بۆ بەڕێوەبردننی ئەرکەکانی دابنیشێت و ئیسراحەت بکە. هەر لەو دەورانەدا دەست دەداتەوە کارکردن و لە بواری گەلێک جۆرا و جۆردا کار دەکات و بە قەولی خۆی دەڵێت بێکاری بۆ ئەو مەرجێکی بە تەجریج بوو، مەرجێکی هێمنی بوو و نەیدەتوانی ئیسراحەت بکات. لە حاڵێکدا هاوڕێکانی کار دەکەن، هەڵدەسوڕێن، ماندوو دەبن و شەونخونی دەکێشن. کاگڕەحیم کەسێکی بە مانای واقعی وشە سۆسیالیست و کۆمۆنیست بوو و کەسێکی باوەڕمەند بوو. لە هەمان کاتدا گوێڕایەڵێکی زۆر سادەی مخالفینی سیاسی خۆشی بوو. هیچ کاتێک لە هیچ شوێنێک هیچ مخالفێکی وەلەو سیاسی لە هەر جەریانێکی تر کە لەگەڵ کاگڕەحیم کەوت بێتە قسەکردن نەک هەر تووشی دڵ ئێشە نەبووە، بەڵکو بە ئیقراری خۆی شت فێر بووە و ئەوەش هیچ نەبوو بێجگە لە ئارامی، لە سەرخۆیی، بە باوەڕبوون و دڵ و دەروونێکی ئاواڵە بۆ گوێگرتن لە هەموو ڕەئی و نەزەرێکی جیاواز. کاگڕەحیم ساڵی 1990 ڕوو دەکاتە دەرەوەی وڵات
کارکردن لە دەرەوەی وڵات ئەو جار مەیدانێکی ترە و عەرسەیەکی ترە کە هەروەکو هەمیشە و زیاتر لە ڕابردوو بۆ پڕکردنەوەی ئەو کلێنە هەموو هەوڵێکی خۆی دەدات و یەکێک دەبێت لە چالاکترین و فعالترین هاوڕێیانی ئێمە لە دەرەوەی وڵات. لە تەشکیلاتی نۆروێژ هەموو ڕفێقەکان ئاگادارن کە لە ساڵانێک لەوە پێشەوە کاک ڕەحیم بەرپرسیارەتی کۆمیتەی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە وڵاتی نۆروێژ لاستۆ بوو. بۆ ئێمە چ جێگای ئەحساسێکی تایبەت بوو، هەستمان بە چ غورورێکی تایبەت دەکرد کە کاتێک کاک ڕەحیممان لەگەڵ خۆمان دەدیت، لە کۆڕی خۆماندا دەدیت، گوێمان لێ دەگرت، لە سەرزەنشەکانیشی ئێمە دەرسمان وەردەگرت. دوای ئەوە کاک ڕەحیم بەوەش ناوەستێت دەبێتە یەکێک لە هاوڕێیانی ئەندام لە کۆمیتەی دەرەوەی وڵاتی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران. لێرە ئیتر شەو ڕۆژ بۆ کاک ڕەحیم مانایەکی نامێنێت، لێرە ئیتر ئیسراحەت بۆ کاک ڕەحیم مانایەکی نامێنێت. من بۆ خۆم دەزانم، ئاگادارم، گەلێک جاران سعات 2 شەو پەیامی بۆ من ناردووە کە بەیانی لە فڵان وەختا پێکەوە قسە بکەین لەسەر مەوزوعێک. 2 شەو لە حاڵێکدا هەموو خەڵکێکی ئاسایی دەچێتەوە ناو ماڵ و منداڵی خۆی و ئیسراحەت دەکات. بەڵام کاک ڕەحیم پێی وابوو کە ئەو توانایەی کە ماوێتی، ئەو وزەیەی کە لە لەشی داماوە نابێ هیچی بە هەدەر بدات. کاک ڕەحیم لە پێناو ئەرچێکدا کە لەسەر شانی بوو، لە پێناو ئامانجێکدا کە کاری بۆ دەکرد، گەلێک قوربانیدا. لەبیرمە لەم ساڵانەی ئاخردا لە 2-3 ساڵی ڕابردوودا بوو کە دکتۆر هێندێک کاری لە کاک ڕەحیم قەدەغە کرد بوو و تەشکیلاتی ئێمە ڕەسمەن پێیان ڕاگەیاند کە کاتی ئیسراحەتە و لێگەڕێ باقی هاوڕێیانت ئەرکەکان دو ئەستۆ بگرن. بەڵام چێ بوو بتوانێت کاک ڕەحیم بە قەناعەت بگەیەنێت کە ئیسراحەت مانایەکی هەیە؟ بێگومان هیچ کەس نەیدەتوانی، چونکە پێی وابوو دوورکەوتنەوەی لە کار، ئیسراحەتکردنی لە کار دەتوانێت بۆی زەرەرمەند بێت. هەمیشە خەریکی فێربوون بوو، پێی وابوو کە ئەوەش کە تا ئێستا دەیزانێ ئێستا هەرکەمە و دەبێت هەرچی زیاتر فێر بێت. کاک ڕەحیم لەگەڵ ئەوانش یەکێک لە دەزڕەنجینترین و بە مانای واقعی دەتوانم بڵێم هونەرمەندێک بوو لە خۆشنووسیندا. هونەرمەندێک بوو و لەباری تکنیکیەوە کەسێک بوو کە ئیتر هیچ کێشەیەکی کاری ئێلکترۆنی نەیدەتوانی لە دەستی دەرچێت و زۆر ڕاحەت دەیتوانی بەسەریدا زاڵ بێت. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هەموو کۆبوونەوە سیاسی و تەشکیلاتیەکانی ئێمە لە ڕێگای کاناڵە ئەلکترۆنیەکانەوە ئەوە کاک ڕەحیم بوو مودیرەکەی بوو، ئەوە کاک ڕەحیم بوو بەرپرسەکەی بوو، هەم لەبەر تواناییەکانی و هەم لەبەر خۆش زمانی، خۆش سەلیقەیی، بەرخوردی نەرمونیانی بە هاوڕێیانی. ئەو ئەلفاظ شیرینەی کە لە دەستپێکی هەموو جەلسەکاندا ئێمە لە کاک ڕەحیممان دەبیست بۆمان ببووە سەرمەشق و بووەتە سەرمەشق بۆ ئەوەی کە لە هەموو ژیانماندا لەگەڵ خۆماندا بیبین. هاوڕێیانی ئێمە لە دەرەوەی وڵات زۆر بە دروست کاک ڕەحیمی بەنجی خۆشەویستیان هەڵبژارد بوو کە بۆ پەیوەندی لەگەڵ کۆمیتەی باقی هێزە سیاسیەکانی تر لە وڵاتە.
چ خۆشحاڵ بووین ئێمەکە کاگڕەحیم نوێنەرمانە ئەو دەمڕاستمانە و ئەو دەنێرینە کۆبوونەوە گەلێکە لەگەڵ باقی هێزە سیاسیەکان کە ئارخەیانمان دەکات لە بە باوەڕبوونی ئارخەیانمان دەکات لە نەرمونیانی و ئارخەیانمان دەکات کە کەمترین لێک هەڵبەزینەوە و کەمترین لێک تووڕەبوون لە جەریانی کۆبوونەوەکاندا بێتە پێشەوە. ئەوە یەکێک لە شانسە هەرە گەورەکانی ئێمە بوو کە کاگڕەحیممان هەبوو. هاوکات لەگەڵەوە هەر لە دەرەوەی وڵات کاگڕەحیم وەستاکارێکی ماهر بوو و لە پەنا کاری تەشکیلاتی و کاری سیاسی نەجارێکی زۆر شارەزا بوو و لەو بوارەدا بەڕاستی مەهارەتێکی تایبەتی لە خۆی نواند کە لە کەمترین ماوەدا توانی بێتە کەسێکی لەو چەشنە. دەزانین کە لە ماوەی زیاتر لە 30 ساڵی ڕابردوودا هێندێ هەوراز و نشێ و لە بۆنەی جۆرا و جۆردا لە تەشکیلاتی ئێمەدا هاتوتە پێشەوە. کاگڕەحیم زۆر بێڕارا بوو و زۆر زوو تەشخیصی سیاسی دەدا و زۆر زوو دەیتوانی کە بزانێت دەبێ چ جەهەتێک هەڵبژێرێ و کاری سیاسی خۆی چۆن درێژە پێ بدات. ئەوە یەکێک لە خصلەتە هەرە گەورەکانی کاگڕەحیم بوو. خۆشەویستان، قسەکردن لەسەر ژیانی کاگڕەحیمی مەلەکی بەنجی خۆشەویست بێگومان سەعاتهای دەوێت هەتا ئێمە بتوانین تەنیا گۆشەیەکی چکۆڵە لە فیداکاریەکان لە هەڵسوڕانی کۆمۆنیستانە و شێرگیرانەی کاگڕەحیم باس بکەین. قسەکانم بە دوو نوکتەی کورت کۆتایی پێدێنم. دەڵێم بەیان و بەهار و سۆرانی ئازیز، ئێوە نمونەی باشترین باوکی دنیاتان لەدەستدا. باوکێکە پراوپەر بوو لە محەبەت، پراوپەر بوو لە میهرەبانی، پراوپەر بوو لە سۆز. لە هەمان کاتدا بۆ ئێوە یەکێک لە باشترین ڕێگاکانی ڕێزگرتن لە کاگڕەحیمی خۆشەویست ڕاگرتنی پەیوەندیتانە لەگەڵ هاوڕێکانی باوکتان. هەموو ئێمەمانان وەکو خوشک و براو باوکی خۆتان ببینن. ئێمە بۆ هەموو ئێوە بە درێژایی ژیانتان دەبینە کاگڕەحیم، چونکە ئێمە بە گیان و ژیان قەرزداری کاگڕەحیمین. بۆ ئێمەی هاوڕێیانی حیزبی ئەگەرچی فیداکارترین هاوڕێمان لەدەستدا، بەڵام هیچ شتێکمان لەدەست نایە و هیچمان بۆ نەماوەتەوە. بەشداربوانی ئازیز لە مەراسیمی ماتەمینی هاوڕێی خۆشەویستمان هاوڕێ ڕەحیمی بەنگی پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەم. پەخشانە شارێکم بۆ هاوڕێ ڕەحیم داناوەکە ئەوەی لە ناخی دڵمدایە و ئەوەڵ جار کە دەگەڵ ڕەحیم ئاشنا بووم. ئەوە هەوێنێکە لەو دیدارانە و لەو کاتانەی کە ئەوەڵ جار ئاشنا بووم دەگەڵ ڕەحیم. لەیادی هاوڕێ ڕەحیمی بەنگی خۆشەویستە. هەواڵێکی ژان پژێن بوو وا کت و پڕ ماڵاوایت چاوەکانم. تۆ ئەو نامەڕەسانە بووی کە لە بۆکان هەتا سەردەشت بێ پچوودان بە شەو و ڕۆژ
پەیامهێنەری ڕێبازی نەوەستان و کۆڵنەدان بووی. نەبوو جارێک لە ڕوخسارت ماندووێتی بەدی بکرێ و شەکەت دیاربی. هەموو کاتێک لێو بە خەندە و پێکەنین بووی و گیانت قاڵ بوو لە خەباتی چینایەتی. چاوەکانم گەلێک زوو بوو کەوا لە پڕ بەجێت هێشتین و ڕۆیشتی. داخ بەجەرگم هێشتا هەڕەتی تێکۆشان لە ناخدا مەوجی ئەدا و ئەرک و کاری نووسینەوەی تراکتەکان یا تەرح و نەخشە و ئەزمونت بۆ ڕازاندنەوەی لۆکاڵەکان لە گشت بۆنەی ڕۆژەکانی کۆمەڵە و یەکی ئەیار و ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و بۆنەی ترا لە کارنامەی سوژەکان تا بە پەنجەی پڕ لە هونەری خوڵقاندندا یادگارە و لە مێژوودا هەر دەمێنێ و ڕێبازمانە. یادیان بەخێر ئەو ڕۆژانەی کە لەسەر شیوی سوێسنایەتی هاتیەلام و ئاڵقەی پەیوەندی تا سەرمان کردە پەرانەوەی کۆمەڵانی کوردستان و ناو ئێرانە بۆ دنیای بێچەوسانەوەی ڕەنجدەران و سۆسیالیزمی ئیدەکانن. لە بیرمە گەلێک جاران نۆبەرەی نووسراوەکانی کۆمەڵەت بۆ لەهێنام و چاوڕووناکیت دەدا زەین و تێڕوانین و بیرکردنەوە. هەرگیز ئەو کاتە خۆشانەی تێکۆشانی بەڕق ئاساد لە هەواڵ و چەند و چوونی هاوڕێیانە کە ئەتکردە بە شەوچەلەم لە ناو جەستەی ناسنامەمە ئارشی و ئاسا ناسڕێتەوە و نابڕێتەوە. بۆیە هاوڕێی شوست و چالاک و نەسرەوم کاتەکان و ساتەکانی وەختانەی کە وەک پەیک کارت دەکرد و ئێستا کەش لە تەواوی بۆنەکانە چاوگەیەکی جێگا پەنجەی هەڵسوڕان و کۆڵنەدانت بە درێژەدانی هەموو ڕێگای ئێرە و ئەوێ گەورەترین فێرگەیەکە بۆ لێفێربوون و نەسرەوتن لە ئەزمونە بایەخدارەکانی تۆدا. لەو ڕوانگەوە تۆژینەوە و لێکدانەوەی ڕشەی ڕوونت لە ناومانە ئاسۆیەکی پرشەنگدارە و هەتاوێکی توندکردنەوەی پێچەکانی ڕێڕەومانە بۆ درێژەدان بە ڕێبازی سەربەرزانت. ئازیزەکەم، ماڵاوە هاوڕێی دیرینی گوندەکانی سوێسنایەتی وەک سەرشی و ئاغەڵان و دەور و بەرە کە هەر ڕۆژە بابەتی نوێت لە جانتای پەیامەکانە دەگەیانتە دەستی ئێمە و شێوەی تازەی داڕشتنی ڕێگای دوا ڕۆژت بۆ چۆن ڕزگاری ڕەنجدەران و زەحمەتکێشان لە سەرچاوەی کۆمەڵەرا پێ ئەبەخشین و لەوان ڕا هەڵسوڕان و چالاکی دوا ڕۆژی خۆمان پێک ئەهێنا و ڕائەهێنا. ماڵاوە هاوڕێ ماڵاوە ڕێگاد ڕێگامە دڵنیام بۆ کۆتایی ماڵاوایی لە گۆشەنیگای ئەوینی خۆشویستندا ئاوا دەڵێم. ئازیزەکان، جگەر گۆشەکانی هاوڕێ ڕەحیم، بەیانەی شۆخ، سوارانی ژیر، بەهارەی هەوڵنەوبەرەی تاسەباری باوگنەمان وەک گەورەترین ژان لە بۆ ژیان. دابرانی هەر سێکتان خۆشەویستان، تێگرەمانی قەڵای پشتیوانی هەر سێکتان پڕ ئازارە و گەلێک تەوژمی گرانە، بەڵام سروشت هەر ئەوایە و درێژەی هەیە. ڕاگوێزانی زۆر مرۆڤی وەک باوکی ئێوەی دڵبەندی ڕفاندووە و ڕۆڵەکانی خستۆتە ئەو مەینەتەوە و هەژاندووە ساچکردن. هەرچەند قەڵای هیواکانتان لێڕماوە، بەڵام ئێوە بە فەرهەنگێک بارهێنراون کە بتوانن لەو قۆناغە ئاستەمەشدا لە ناو ژینی داهاتوودا لەگەڵ ئەو هێڵە پرژانەی توشتان هاتووە بە جۆرێک لە جۆرەکانە قبوڵیکەن
وەک ڕازی بوون بە سروشتا و ڕچەی ژیانتان لێک هەڵپێکن و ئومێد بۆ دوا ڕۆژی ژینە هەڵبژێرن و بدۆزنەوە. ئازیزەکان چاوەکانم، سۆران، بەیان و بەهارە، شەریکی پەژارە و خەمتانم و هەمووتان لە ئامێزی خۆشەویستی ئەو ژاکاوەی هاوڕێی باوکتان قبوڵکەن و بڕواو پێبێ و بڕواو پێبێ. داوای دوا ڕۆژێکی ڕوون و سەرکەوتونتان ئاواتمە و جگەر گۆشەکانی هاوڕێ ڕەحیم، ئازیزەکان، ئازیزەکان. زۆر سپاسی کاکاوەی ئەحمەدی دەکەین بۆ شێعرەکەی. لێرەدا کات تەرخان دەکەین بۆ ئەو هاوڕێیانەی کە بیرەوەریان لە کاک ڕەحیمی عازیز هەیە، کە یەکێک لەو هاوڕێیانە کاک بێهروزی ناسریە. داوای لێ دەکەین تەشریف بێنێ و بیرەوەریەکەی خۆی مامە باسکە. سلااو هاوڕێنی خۆشەویست، بەشدار بووان و دۆستان و ئازیزان، بەخێرێن بۆ مەراسمی ڕێزگرتن لە یاد و خاترەی کاک ڕەحیمی خۆشەویست. من بە پێویستی دەزانم کە لە سەرەتاوە لەلایەن خۆم و سەرخۆشی بکەم لە بنەماڵەی ئەزیزی کاک ڕەحیم، منداڵەکانی خوشکی و براکانی برازاکانی و تەواوی دۆست و ڕفێقەکانی لە ئێران و لە دەستدانی کاک ڕەحیم معلومە کە زایعەیەکی گەورەیە بۆ ئێوەی خۆشەویست و بۆ ئێمەش هەروەها. ئێوە باوک براک و خۆشەویستێکتان لە دەستدا، ئێمەش خۆشەویستێک و هاوڕێیەکی زۆر فعالمان لە دەستدا. هیچ کەس ناتوانێت جگای هیچ کەس بکاتەوە و جگای کاک ڕەحیمیش هەروە خاڵی دەمێنێتەوە، بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە دەبێتە بریتە لە خاتراتی ڕێزگرتن لە ڕێگا و ڕێبازێک کە گرتوویەتی و احترامدانان بەو شخصیەتێک کە بوویەتی و مەجموعەوەوان. من ئەگە بم هەیە پێش من بە دوو نوکتە ئیشارە دەکەم و خاترە، بەڵام پێشەوەی کەەوە باسکەم فقط ڕوو بە منداڵەکانی کاک ڕەحیم پێم خۆشە کە بڵێم کە عەلارەغمی ئەوەی کە ئێوە باوتان، نزیکترین کەستان، ڕەفیقتان، خۆشەویستان لە دەست داوە و ئەوە زایعەیەکی گەورەیە، ئەو زایعەیە بۆ ئێمەش هەروایە، بەڵام من پێم وایە کە ئەوە بۆخۆی بخۆی تەجروبەیەکی زیندەجیە. مردن ئەمرێکی تەبیعی و ئیستناب ناپەزیرە و بازماندەکانی ئەو کەسەی کە ژیان بەجێ دێڵێ زۆرتر ئازار دەچێژن و هەر بۆیەشە کە من هیوادارم کە بە سەبر و تەحمل و شەکیبایی ئەو غەمە گەورەیە ئێوەش تێپەڕکەن و لە دەستدانی کاک ڕەحیم ببێت بە هۆی هاوپشتێکی زیاتر، نزیکایەتێکی زیاتر لە مەرحەلەی ئەوەڵدا بینی خۆتان و پشتی یەکتر بگرن. ئەوەش ئێوە هەتا دوێنێ کەسێکی گەورەتان وەکو حامی لە پشت بوو، ئەوڕۆ ئێوە مەجبورن خۆتان حامی خۆتان بن و لە پەنای ئەوەشدا یەک عالەمە، یەک مەجموعە لە هاوڕێیان و ڕەفیقایەکی زۆر دڵسۆزی کاک ڕەحیم وجودی هەیە کە ئێوە بەدڵنیاییەوە دەتوانن ئیتکایان پێ بکەن. من کاک ڕەحیم لە ساڵی 1364 بەولاوە دەیناسم، بە دوو خاترەتان بۆ بژێرمەوە. خاترەیەکیان مربوطە بە ساڵەکانی 65 یا 4 ئەو حواڵەیە. من نیوم ناوە خاترەی مار. ئەو دەمەکانە لە ئوردوگای معلومە بووین. قاعدە وا بۆ وەختێک کە تێدادێک لە هاوڕێیان دەڕۆیشتنەوە بۆ مەموریەت، مەجموعەیەکی دیکە لە هاوڕێیان ئەوانیان بەدرەقە دەکرد یا ئەگە دەهاتنەوە بە پێشوازیان دەچوو. ڕۆژێکی کە من تاریخی مشەخەسەکەم لەبیر نەما بڵم ئەو ڕۆژە ڕۆژێکی تێدادێک لە هاوڕێیان دەچوون بۆ مەموریەت و ئێمەش مەجموعەیەک بەدرەقەمان دەکردن. هەراوە دەڕۆیشتن دوو سێ ئەمن کەوتمە ئاخری ئەو سەفە. کەوتمە ئاخری ئەو سەفە جا لە معلومە چەندین پایەگای لێبوو، پایەگای سەرڕێگایە، پایەگای سەرەوە
لەسەر پایگای سەرڕێگایە کە ئەمە دەڕۆیشتین ئەمە کەوتمانە فەریاخر مارێکی تقریبان زیاتر لە 1.5 میتری ڕەش گەورە بە پێشمدا هاتڕۆی چۆ لە بنبەردێکی گەورە لەوێ خۆشاردەوە ئەمیش ئەو دەمەکانە زۆر دەترسم لە مار وەڵا هەڵاتمەوانە دوای 1-2 ساعات گەڕاینەوە وەختە گەڕاینەوە من چوون بۆ پایگاکە کە بەو ڕەفیقانێک کە لەوێن تەزەکور بدەم بڵم ئاگاتان لە خۆتان بێ ئەو شتم دیوە ئێوە مواظب بن مەسئولی پایگاکە کارەحیم بوو اتفاقا ئەمن داستانەکەم بۆ کارەحیم جێراوە کارەحیمش زۆر خون سەردانە چاوی لێ کردم هەر کەلیمەی مارم هێنا قیافەیەکی لەو ئەکسەیدا دیارە قیافەیەکی بەخۆیەوە گرت و ئاوە لەسەرەوە چاوێکی لێ کردم بزەیەکی هاتەیە دوایەوەژە من تەواو بووم گوتم باشە ئاگاتان لە خۆتان بێ ئەویش ئاوە دەستی هێنا بۆ سەر کەپرەکە نایلۆنیی هێنا دەرێنە نایلۆنەکە 4-5 تیکە گۆشتی تێدا بوو گۆشتەکە وەکو ئەوەی کە ئێمە بە نۆروژی پێڵێن تۆشک ماسێکی ماسی زۆر ڕەنگ سپی ئاوە هێنا بوویەوە کوتیت منزورت ئەوەیە ئەمیش کوتم نازانم منزورەوانێ کوتی من چەند ڕۆژە دەزانین ئێمە کە ئێرە مارێکی گەورەی لێیە و ئەوڕۆ ئێمە دیومانێتەوە و کاگراحیم بە خۆشی و کاری کرد بوو دی نازان بە چ شێوەیەک مارەکەیان لەو کونە هێنا بۆ دەرێ وڵا کەوڵی کرد بوو دوایە قیافەیەکی لەسەر من گرت و بە بزایکەوە کوتیە من چۆن دێڵین کە ئەو مارە بێنێ ئێوە بترسێنێ ئەمن ئەو سەحنەیەم ئێستاش هەر لە بیرە ئەیدەوەی کە دوایەتیان لێ کرد برژاندیان یاچیان لێ کرد منوانە نازانم نەشم پرسی بەڵام ئەوەندی دەزانم کە زۆر جەسوورانە ئەو مارێکە بوو بەهۆی ترس کاگراحیم لە کونە هێنا بۆ دەرێ ئەوە خاترەیەک بوو خاترەی دووەمم مربوطە بە 15 ساڵەوە پێش بازم لە بیرم نییە کە کام کۆنفرانس بوو لە ستۆکۆڵم بەرگزار بوو ئێمە هاتینەوە داتینەوە بۆ نۆروێژ کاگراحیم دەگەڵ من بوو وەختێک هاتینەوە تقریبان ساعاتی نیوە شەو بوو 1 و 2 ئەوانە گەیشتینە منتەقەی کە ئەوان لی دەژیان دقیق نازانم لە فرێدریستاد بوو لە ساسپۆرت بوو لەو منتەخانە چوونە ماڵەکەی کاگراحیم ماڵێکی هەتا بڵێ مۆدێرن ماڵێکی زۆر جوان 2 تەبەقە ئێدی دانیشتین هەموو خانەوادە خەوتو بوون تەبعاً دەمەش کەسمان هەڵەستان کوتی ئەو ماڵە من سازم کردەوە ئەمن فقط بە تەعجبەوە چاوم لێ دەکرد و تەعجبێکی ئستایشگونە کە دەستت خۆش بێ زۆر جالبە دوای هات ئەوەنێ معمولەن معمارەکان پێشەوەی کە ساختمانی بچێشن کرۆکی دەچێشنەوە هات تەواوی ئەو مەدارەکە ئەو کرۆکیانەی پێنیشانی مندا وەختێک کە من چاوم لێ کرد دیتم ئەوە مەهارەتێک و تەخەسوسێکی زۆر تایبەتی ئەو کارە کردراوە و ئەو کرۆکیانە بۆ ئەو ساختمانە لەلایەن کۆمۆنەوە و متخصصینی کۆمۆنەوە بەڕسمیەت ناسراوە ئەمن ئەوە وەکو نمونەیەکی ستایش لە تەخەسوس و لێزانینی کاگراحیم باس کرد ئەوەی کە لە خودی ڕفەکانش باسییان کرد لە یادنامەکەشیدا هەیە مەسەلەنەوە هەموو شعارانە و هەموو شتانە ئەکسەرەن دەستکردی خودی کاگراحیم بوو کاگراحیم لە لەحازی زۆر ماندووینە ناز بوو زۆر تێکۆشەر بوو و لێ هاتووش بوو لە کارێکیدا لەو کارێکە ئەو دەیکرد مەسەلەن دەواخرێنەدا ماوەیە کە هاوکاری تەلەڤیزیۆنی دەکرد بە سرعەت ئەو بەشەی کە مەربوطە بە زەبتی بەرنامە بۆوانە زۆر بە سرعەت فێر بوو لەو زەمینەدا هاوکاری ئەو ڕەفیقانە دەبوون کە بەرنامەیان ئیجرا دەکرد یا لە زەمینە شعارەکاندا لە هەموو ئێوانە بە هەر سوورەت قسەکردن لەسەر کاگراحیم دەکرێت زۆر بێ و من فقط دەتوانمەوە بڵێم کە من تەسلیەت دەڵێم بە هەمووتان بە دۆستان ڕەفیقان بە هەموو کەسانی کە کاگراحیم دەناسن بە خانەوادەکەی چ لە ئێران و چ لە ئێرە و بە خۆمان و هیوادارم کە ئێمە بتوانین کە ئەو زایعەیە بە لەگەڵ یەکبوون و پشتیوانی کردن و دڵگەرم بوون بە خەبات و مبارزە و ڕێگایە کە کاگراحیمش بووی دووبارە کەمەکان هەر ئیدامە بدین من زیاتر وەختان ناگرم و سپاس بۆ وەختێک کە بەمتان زۆر سپاس تۆ بەهێزی نامری مردن لە ئاستا کۆیلەیە تۆ بەهێزی نامری مردن لە ئاستا کۆیلەیە چونکە گیانی تۆ دروشمە بەنگەوازە ڕێگەیە
چونکە گیانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە تۆ چیای دەنگدانەوەی دەنگی کپی چەوسانەوەی تۆ چیای دەنگدانەوەی دەنگی کپی چەوسانەوەی بوومە لەرزەی ڕاپەڕینی سەردەمی بوژانەوەی بوومە لەرزەی ڕاپەڕینی سەردەمی بوژانەوەی تۆ کەسێکی بۆ مرۆڤی ئەم زەوینە وەک برای تۆ کەسێکی وەک مرۆڤی ئەم زەوینە وەک برای وەک پرۆژەی بۆ هەژاران خەونی داهاتووی چرای وەک پرۆژەی بۆ هەژاران خەونی داهاتووی چرای تۆ چیای دەنگدانەوەی دەنگی کپی چەوسانەوەی بوومە لەرزەی ڕاپەڕینی سەردەمی بوژانەوەی بوومە لەرزەی ڕاپەڕینی سەردەمی بوژانەوەی ئاخەوەرەی چونکە یاری تۆ عەزیزەی تۆ قوتابخانەی قوتابی تازەی سەرگەی وەک هەیەن بۆ شۆڕشینەی وەک هەوێن بۆ شۆڕشینەی مەشغەڵی داوهێنەری بێرەوە ئاسمان جوڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە بێرەوە ئاسمان جوڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە باودرا تیرڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە تۆ قوتابخانەی قوتابی بیری تازەی سەنگەری وەک هەوێن بۆ شۆڕشینێ مەشغەڵی داوهێنەری بەڕێزان لەلایەن کۆمیتەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە نۆروێژەوە پەیامێکی سەرخۆشیمان بۆ هاتووە دەیخێنینەوە. هەواڵی کۆچی دوایی بەڕێز هاوڕێ ڕەحیمی مەلەکی ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران و پێشمەرگە و کادری دیرێنی کۆمەڵا خەمباری کردین کە بەهۆی وەستانی دڵەوە
ماڵاوایی لە ژیان و خەباتی ڕەوای گەلی کوردی کرد. لێرەدا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خەباتکارانی حیزبی کۆمونیستی ئێران و بنەماڵەی بەڕێزیان دەکەین. خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. ڕوحی شاد و یاد و خەباتی زیندوو و بەردەوام بێت. لەگەڵ ڕێز و سڵاو کمیتەی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە نۆروێژ. داوا لە ئالێهاندرا دەکەین بێت و پەیامی جگەرگۆشەکانی کاک ڕەحیم بخێنێتەوە. Hei, mitt navn er Alejandra. Mitt navn er Alejandra, og jeg er Beyan sin venninne. Mye følelser i kroppen til alle 3 barna, så derfor har jeg fått æren av å lese opp orda Beyan og søskene hennes ønsker å gi til sin far. Først og fremst vil jeg takke hver og en av dere på vegne av meg selv, Bahar og Soran, for at dere har tatt dere tiden til å komme hit i dag. Det betyr veldig mye for oss at det er så mange som ønsker å minnes pappa sammen med oss her i dag. Vi mistet han dessverre alt for tidlig. Til tross for at den tidlige bortgangen hans, så er det så mye man kan si om han. Og hvor skal man egentlig starte? Pappa var ikke bare en hvilken som helst person. For oss barna var han både en... For oss barna var han både en far, en mor og en bestevenn. Han var en person man kunne regne med og stole på i alle tenkelige situasjoner. Om man enten trengte noen å snakke med, noen å få råd av, eller å få hjelp til noe praktisk, så var han der uansett hva. Som mange av dere vet, så var han en alt mulig mann. Hva var det denne mannen egentlig ikke kunne? Listen over ferdighetene hans er lang, og han sluttet aldri å overraske. Utenom alt det unike han kunne, var han også en tålmodig, empatisk, omsorgsfull, sterk og pålitelig person. Han etterlater med andre ord et enormt tomrom. En annen ting som var unikt med pappa, var at han alltid var opptatt av å lære om og tilpasse seg samtidig. Han nevnte med jevne mellomrom at vi barna hjalp han med dette, ved å fortelle om våre opplevelser og vår forståelse av livet og verden. Han var spesielt opptatt av å lære hvordan kulturen, både den norske og den kurdiske, forandret seg med tid og sted. Endringer kan til tider være vanskelig å forstå eller akseptere, men han så på kjennskapene til endringene som nyttig for å kunne forstå oss 3 og den yngre kommende generasjonen. Takk igjen til alle som har kommet, og takk til vennene i Komala som har arrangert denne minnestunden. Måtte du hvile i fred, pappa. بێتا ساعتی 5 ئێوارە هاوزەمان دەتوانین دابنیشین بە خێراتنی یەکتر بکەین لەگەڵ یەکتر ئاشنابین ئەمن پێم وایە کۆمەڵێک لەو ئینسانانی کە لێرەکانن لەمەژ یەکتریان نەدیتووە. هاوڕێ ڕەحیمی مەلەکی ناسراو بە ڕەحیم بەنگی ساڵی 1338 هەتاوی بەرابەر بە 1959 زاینی لە میراوای بۆکان لەدایک بوو. هەر لە سەرەتای منداڵیەوە لە پەنای درێژەدان بە خوێندن بۆ بژیوی بنەماڵە زەحمەتکێش و هەژارەکەیان کرێکاری دەکرد و شان بە شانی دایکی و باوکی ببوو بە کۆڵەکەیەکی ئابووری بنەماڵەکەیان. هەوڕێ ڕەحیم دوای ڕووخانی ڕژیمی پەهلەوی و بۆ ڕاماڵینی مناسباتی زاڵمانەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری زاڵ بەسەر کۆمەڵگەدا سەرەتا پەیوەندی بە ڕێکخراوی جەمعیەتی پشتیوانی لە خەباتی خەڵکەوە کرد.
ئەو ڕێکخراوە جەماوەریە دموکراتیکانە کە بەرەی چەپی کوردستان ڕێبەری دەکردن و وەک فدراسیۆنێکی سەراسەری لە کوردستان شکڵیان گرتبوو. دواتر هاوڕێ ڕەحیم هەر لە سەرەتای ئینقلابی ساڵی 1357 هەتاوی بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و ئێران پەیوەست دەبێ و بۆ بەهێزکردنی بەرەی ئازادی خواز و دادپەروەری کۆمەلگا دەبێتە پێشمەرگەی کۆمەڵە. لەو سەنگەرەدا دژ بە کۆماری ئیسلامی و نیزامی ئیستبدادی حاکم لە شەڕێکدا لە ئاوایی سەدرابادی ناوچەی بۆکان کە تێیدا هاوڕێیان ڕەسوڵی مەنسووری، سەعیدی مەلاپور و سدیقی شێرخۆ گیانیان بەخت کرد بریندار بوو بۆ ماوەیەک لەژێر چاودێری پزیشکیدا مایەوە. هەر بەهۆی برینە سەختەکانی ئەو شەڕەوە دەستی چەپی بۆ هەمیشە بەشێک لە کارایی خۆی لەدەستدا بوو. بەڵام سەرەڕای سەختی و دژواریەکانی خەبات لەو قۆناغەدا هاوڕێ ڕەحیم بەو پەڕی ئیرادە و لێبڕاویەوە درێژەی بەکار و چالاکی سیاسی خۆیدا و گەلێک بەرپرسیارەتی لە ئۆرگانە جۆرا و جۆرەکانی کۆمەڵەدا و ئەستۆ گرت. ئەم تایبەتمەندیانە وایان کرد کە ببێتە هاوڕێیەکی خۆشەویست و جێگەی متمانە لەو بارودۆخە دژوارەی خەباتدا. لە سەرەتای ساڵانی 1990 زاینی هاوڕێ ڕەحیم وەکو پەنابەری سیاسی ڕووی لە ئوروپا کرد و لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ بوو. هەر لە وڵاتە لە بەشی معماریدا دەرسی خوێند و ساڵانێکی زۆر وەک مهندسی بیناسازی و نەجارێکی ماهیر بە بەردەوامی کاری دەکرد. هاوکات لە پەنای ژیان و شوغڵی ڕۆژانەی بۆ بژیوی خۆی و بنەماڵەکەی ماندووی نەناسانە لە ڕیزی کۆمەڵەدا و درێژەی بەخەبات بۆ ئامانجەکانیدا. هاوڕێ ڕەحیم لە دەرەوەی وڵاتیش بە هەمان باوەڕ و ورەی خەباتکارانەوە درێژەی بە چالاکیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی خۆیدا و وەک ئەندامێکی هەڵسوڕاوی کومیتەی دەرەوەی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕۆڵی ڕێبەریکردنی جێڕاو بە پشتبەستن بە ئەزموونەکانی زیاتر لە 14 خەبات و تێکۆشانی بێوچان توانی نەخشی بەرچاو لە بەرەو پێشبردنی ئەرک و چالاکیەکانی کومیتەی دەرەوەی تەشکیلاتدا بجێڕێت. چەندین دەورە بەرپرسی کومیتەی نۆروێژی کۆمەڵە بوو. لە دروستکردنی پەیوەندی نێوان حیزبە کوردستانیەکاندا و هەوڵدان بۆ پێکهێنانی زەمینەی هاوکاری یەکگرتوانەی ئەو هێزانە دژ بە کۆماری ئیسلامی نەخشێکی کاریگەری هەبوو. زۆربەی نووسراوە و دروشمەکانی سەرباندڕۆڵ و پلاکاردی بۆنەکان و چالاکیە سیاسی و حیزبیە جۆرا و جۆرەکان بەدەست و هزری هونەرمەندانەی هاوڕێ ڕەحیم نووسراون. بەداخەوە هاوڕێ ڕەحیمی مەلەکی ئێوارەی 15 جوولای ساڵی 2024 لە نەخۆشخانەی کاڵنێسی شاری سارپسبۆرگی نۆروێژ دڵی نەسرەوتووی بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵ ئاوایی لە ژیان کرد. لێرەوە بەم یادکردنەوەیە ڕێز لە خەبات و زەحمەتەکانی دەگرین و لەگەڵ ئەندامانی ئازیزی بنەماڵەکەی و جگەرگۆشەکانی بەیان و بەهار و سۆران هاوخەمی خۆمان دەردەبڕین و بە تێکۆشان لە ڕێبازەکەیدا یاد و نێوی بەرز ڕادەگرین. یادیان بخێر.
بێت.